ئێمە ئەمڕۆ وەکو پرۆژەی ژن ژیانەمەی کوژە لەسەر لەم گۆڕستانە کۆبووینەتەوانێ لەگەڵ چەند ڕێکخراوێکی ترا کە ئامادە بوون لەگەڵمانە خۆشحاڵین زۆر سوپاسیان ئەەکەین. ئێمە پرۆژەی ژن ژیانە لە ماوەی 2 ساڵا کە دروست بووین لە 27 دەی 2018 دروست بووین تا ئێستا داڵدەی زۆرترین ژنمان ناوە تا ئێستا زۆرترین کەیسمان گرتۆتە ئەستۆ و یەکێ لە بەرچاوترین کەیسەکانمان کەیسی سێوان بوو کە بە سەرکەوتوانە کۆتایی هات و تاوانبار بە سزای خۆی گەشت. ئێمە لێرە کۆبووینەتەوە لەم گۆڕستانە کە پێی ئەوترێ گۆڕستانی بێناونیشان، بەڵام لە ڕاستیە ئەمە گۆڕستانی ژنی کوژراوە، ژنی سووتێنراوە، ژنی خنکاو خنکێنراوە یان ژنانێکن کە خۆیان کوشتۆ لە ژێر فشاری پیاوسالاریە. بەداخەوە ئێمە ئەمانەوێ پیشانی خەڵکی بین، پەیامێ بین بە خەڵک، مەسجێ بین بە کۆمەڵگەی کوردی بە تایبەتی شاری هەڵمەت و قوربانی، شاری ڕۆشنبیران و ئەدیبان، شاری پایتەختی ڕۆشنبیری لە ناوجەرگەی ئەم شارەدا گۆڕستانێکی ئاوا هەبێ کە ژن بکوژرێ خێزانەکانی خاوەنداریەتی لێنەکە. ئێمە ئەڵێن هەم پەیامێکیش ئەین بە دەسەڵاتداران کە بەداخەوە دەسەڵاتداران زۆر بێباکن لەوەی کە یاسا و ڕێسانیە لە سزادانی تاوانبارەکانە. ئێستا هاوڕێکمان بەرەو ئێرە هاتووە هەواڵی ئێرەی پرسیوە، بەداخەوە من کە ئەم قسەیە زۆر ناشرینە پێیان وتووە بۆ گۆڕستانی لەگەڵ ڕێزما لەشفرۆشەکان، بەداخەوانێ لەشفرۆشەکان داڵدە ئەیرێن، لەشفرۆشەکان پارێزگاریان لێ ئەکرێ، لەشفرۆشەکان ڕێزیان لێ ئەگیرێ، بەڵام کەسانێک کە لەسەر خۆشەویستیەکی پاک، لەسەر نامەیەک، لەسەر کورتەنامەیەک ئەکوژرێن، ئەمە مای شەرمەزاریە بۆ کۆمەڵگەی کوردی، ئەمە خێڵەکێتی و ناهوشیاری کۆمەڵگەی کوردی پیشانەیە کە تا ئێستا لە سەدەکانی ناوەڕاستە ئەم شتانە نەبووە ژن بکوژرێت ئەو نەبێ ئەهمیێت بێ جیاکرێتەوە لە ژنانی تر. ئێوە خۆتان بە کامێراکانتان وێنەتان گرتووە کە چەند بێنازە ئەم گۆڕستانە، کەواتە ئێمە ئەمڕۆ وەکو پرۆژەی ژن ژیانە هەڵ ئەسین بە سەوزکردنی ئەم گۆڕستانە و شارەوانی هینی ڕاستمان نایانێ، بەڕاستی ئاماری ڕاستمان نایانێ، شارەوانی ناژڵێن ئەمانە کوژراون، ئەڵێن ئەمانە کەسیانێ، بەڵام ئایا ئەکرێ ئەم هەموو گۆڕە لەویا کەسی نەبێ؟ ئەمانە لە کنە دیوار هاتوون، ئەمە داپۆشینی ئەو ناشرینی و خێڵەکێتەی کۆمەلگایە. تکایە کەسە دڵسۆز و گوشیارەکان با ئیتر ئێمە هەمومان بەیەکەوە سنوورێ بۆ ئەم ناشرینیەدان. ئێمە ئەمڕۆ لێرە ئامادەین لەسەر لەم گۆڕستانی بێناونیشان یاخود ژنانی کوژرا و ژنی بێناونیشان کە کوژراون و لەلایەن خێزانەکانیانەوە یان لەلایەن کەسانی ترەوە، بەڵام خاوەنداریەتیان لێ ناکرێ. ئەبینین ئەمە زۆر جێگەی نیگەرانیە لە ناوەڕاستی شاری ڕۆشنبیرانە گۆڕستانێک هەبێ بەم شێوەیە خێزانەکانیان خاوەنداریەتیان لێ نەکا لەسەر پەیوەندیەکی خۆشەویستی یاخود لەسەر نامەیەک ئەکوژرێن و ئاواژمارەیەکیان لێ ئێرێ و دۆسیەکانیشیان لە دادگا کراوەیە. ئێمە دیارە وەکو پرۆژەی ژن ژیانە هەستین بە سەوزکردنی ئەم گۆڕستانە، چونکە زۆر بێناز ئێمە ئامانجمان ناساندنی ئەم گۆڕستانە و ئەم کەیسە بە خەڵکە کە لەم پایتەختی ڕۆشنبیریە هەیە و هەم دانانی سنوورێک و پەیامێکە بۆ ئەوەی دەسەڵاتداران دیسانەوانێ ئەم لەوانەیە زۆریان هەر نەزانن کە شتی وا هەیە. بێگومان ئەمە پێشەلکاریەکی زۆر گەورەیە بەرامبەر بە مافەکانی ئەم ژنانە کراوە، لە ژیانیانە زۆر بە بێڕێزی ڕێزیان لێ نەگیراوە و بەم شێوەیە کوژراون و مافیان خوراوە، ژیانیان لێ سندوونەتەوە. ئێستش دوای مردنیشان دیسانەوە جارێکتر کوژراو نەتەوانێ، بێ مافیان بەرامبەر کراوە، ناسنامەکانیشان شاراوانی نایداتەوانێ. لەوانەیە ئەمە خۆی بە نەنگیەکە بۆ ئەو دەسەڵاتی کە ئەو سیستەمی ئەم وڵاتە بەڕێوە ئەبا بە تایبەتی بەداخۆ، یعنی ئیدارەی سلێمانی زۆر عیبەکە، شاری ڕۆشنبیرانی پێوترێ، پایتەختی ڕۆشنبیری پێوترێ، ئەمە هەبێ لە شارەکەیە.